ژمیوانێکی گرنگمان هەیە بەڕێز دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕی ئابووری. کاک دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ میوان. وەڵام لە پرسیارێکی ئەوە دەست پێ بکەم، ئەڵێن بێژگە لە زیند و مردوەکانیش ئەژمێرن وایە؟ بزەمت وایە مەخۆی هەندێک لەو پرسیارانەی کە لە نێوان سەر ژمێریا کرێت لەوانەیە هەم جێگەی گومان بێ هەم جێگەی سەرسوورمان بێ. ڕێژەی مردن کە باسەکرایە لە 12 مانگی ڕابردوودا کەسێک لە خێزانەکەتان مردووە یاخودنا، هۆکاری ئەمنەوە پرسیارانە ئەوەیە کە بزانن کۆمەڵک داتا بزاننی کە لەو داتانە نێوەندی تەمەنی خەڵک چەندە، واتە تا چەندێک تەمەنەکە خەڵکی لە عێراقا، دووەمیان ڕێژەی مردنی مناڵان لە خوار 4 ساڵەوە، سێمیان ڕێژەی مردن لە نێو ژنانی دووگیاندا. هۆکارەکانی مردنیش هۆکارەکانی مردنیش بزەبت لەو ڕوانگەیەوە دەیانێ بزانن ئایا سێکتەری تەندروستی هەڵسەنگانیە بۆ سێکتەری تەندروستی لە عێراقدا بکەن. ئەگەر ڕێژەی مردن خۆی ئەمانە پێوترێ ئیندیکەیتەری ئابووری، واتە ئاماژە پێدەری ئابووری، بۆ نمونە گەر ڕێژەی مردن لە نێوان ژنانی دووگیان و مناڵانی خوارد 4 ساڵدا زۆر بێ، مانای وایە کە کێشەیەک لە سێکتەری تەندروستی وڵاتەدا هەیە و پێویستی بە چارەسەر هەیە. ئەمەش لەوانەیە ڕێگە خۆشکرد بێ بۆ پلاندانان بۆی سێکتەری تەندروستی. باشە، ئەمە چ پەیوەندیەکی بەلایەنی ئابووری ئەوەیە؟ ڕاستە لەن ئەگەر خێزانێک یاگە کۆمەڵگەیەک لایەن ئابووریەکەی باش بێت، دۆخی تەندروستیشی وەکو دۆخی ئابووریەکەی بەرەو باش بوون ڕات بزە بەدەر وەکو ئاماژەم پێداوە ئیندیکەیتەر ئابووریانێ بۆ نمونە و دوو ئیندیکەیتەر ئابووری کە باسم کرد ڕێژەی مردن ئەگەر لە نێو مناڵ خواردتە من 4 ساڵدا زۆر بۆ ڕێژەی مردن لە نێو ژنی دووگیاندا زۆر بۆ ئەمە مانای وایە کە ئەو وڵاتە وڵاتێکی هێژارە یاخود دەخلی لە خوارد دەخلی ناوەندەوەیە لە دەرامەتی ئاسی دەرامەت لە وڵاتەدا زۆر زۆرەوە. ئێمە زانین بودجەی عێراق نزیکەی زیاترە لە 200 تریلیۆن دینار. ئەبەم بودجە زەبەلاحەوە دۆخی ئابووری، دۆخی دارایی خێزانەکان و تاک چۆن هەڵەسەنجێنرێەوە؟ ئەم سەرژمێرە چیمان پێ ئەڵێت بۆ دابەشکردنەوەی داهات بەسەر توێژە جیاوازەکان لە خۆی هەڵسەنگانی بواری ئابووری بەتابەتی لە کۆمەلگەی عێراقیدا بەو شێوەیە نابێ. ئێمە بودجەیەکی زەبەلاحمان هەیە ئەگەر بە تێکرا گەشەی نیشتیمانی حسێبیکەی دابەشی تەواوی ژماری دانیشتوانی عێراقی عێراق بە وڵاتێکی دادەنرێت کە ڕێژەی دەخل تێدا لە سەر و ناوەندەوەیە دەخلێکی مامناوەندی هەیە. بەڵام کە دین لەم سەرژمێریە سەیری سوالەکان دەکەین، زۆربەی سوالەکان بۆیە بزانن ئایا تەونی کۆمەڵایەتی کۆمەلگەی عێراقی چۆنە. بۆ نمونە قەبارەی خێزان چەندێکە بچووکە گەورەیە، ئايات زۆربەی ئەو کەلوپەلانەی کە پێویستن بۆ ژیان هەیەە یاخود نیانە، دەسڕەسییان هەیە بە ئاوی پاک یاخودنا تەنانەت لە زۆربەی ئەو داتایانی کە کۆکراوەتەوە باسی ئەوەیە کە ئایا ئەو خێزانە توانەیە ویان هەیە کارەبای 24 ساعت دابین کە بۆ خۆیان یاخودنا ئاات لە نزیکی بنکەی تەندروستی. دکتۆر بابەتێکە دادپەروەری ئابووری ئەوە زۆر لە بابەتە زانستیەکانە باسەکرێت. ئەم سەرژمێریە ئەبێتە هۆی ئەوەی ئەم دادپەروەریە ئابووریە لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی عێراقیا دروست بێت ئەگەر دامەزراوەکان بیانەوێت. ئەگەر دامەزراوەکان بیانەوە بەتابەتی وەزارەتی پلاندانانەتوان لەم ڕۆ بە دوای ئەنجامەکانی ئەم سەرژمێریە بتوانن پلانێکی تۆکمەدانێن بۆ ئەوی ئەو کێشانی کە لە نێو کۆمەڵگەی عێراقیدا هەیە چارەسەریکردن. بەتابەتی بۆ نمونە زۆربەی پرسیارێک کراوایە نەخۆشی درێژخایەن لە نێو ئەو خێزانەدا هەیە یاخودنا بەمە ڕێژەی نەخۆشی درێژخایەن لە عێراقا ئازانین نەخۆشیەکە شەکرەیە یاخود نەخۆشی بەرزی فشاری خوێنە. ئەمانە بەم شێوەیە توانێت ئەم حکومەت دەتوانێت دووبارە بە شێوەیەک لە شێوەکان ڕێخستنەوە بۆ بودجە بکات ئەو فەقەرانی کە خەرجیانی تایە بۆ نمونە خەرجەکان زیاتر لە بواری تەندروستی سەر بکە یاخود خەرجی لە بوارەکانی کە سەرخاوت. بۆ نمونە حەجمی ئێمە لەم ڕاپرسیا بۆمان دەرەکەوێت کە هەڕەمی دیمۆگرافی عێراق چۆنە. بۆ نمونە زۆربەی خەڵکی لە هێزی کاردا بۆ نمونە لە 18 ساڵ بۆ 70 ساڵە لە 18 ساڵ بۆ 63 ساڵە یاخودنا ئێمە ژماری دانیشتوانمان بۆ دەرەکەوێت و نسبەی ئەو خەڵکی کە لە هێزی کاریان بۆمان دەرەکەوێت. دکتۆر کە چەندێکە دەمەوێت بەڕوونی ئەوم پێ بڵی ئەم سەرژمێریە بۆ منە ساڵی داهاتوو کە بودجە حازرەکرێت ئەنجامی ئەم سەرژمێریە لە بەرچاوگیریە بۆی پارە بۆ کردە جیاوازەکان و بۆ ناوچە جیاوازەکان تەرخان بکرێت و نەتیجەکەی دەسەکەوێت. ئەوەی کە دەوترێت دەبێت لە 24 ساعتی داهاتوە ئەم نەتیجەی دەستکەوێت. عێراقێکی کە لەو دۆلانەی کە لە دنیادا هەنگاوێکی جوانی
هەڵێناوە ئەویش بەوەی کە سەرژمێرەکە تەواوەتی بە ئەلکترۆنی دەکرێت داتابیسەکەیان لە بەردەسا بە زووترین کات ئەنجامەکانی دەرەکەوێت و لە سەر ئەم ئەنجامانە دەتوانرێت بودجەی ساڵی داهاتوو دووبارە دابڕێژرێتەوە ئەگەر وەزارەتەکانی حکومەت وەروە حکومەتی ئێستا عراق بێوێت نیەتێکی وایە بێکە بێوێت لەسەر ئاستی و لەسەر ئەنجامی ئەو سەرژمێریە دووبارە بودجە داڕێژرێتەوە و سێکتەرەکانی ئابووری کاتە ئامان بێجگەل لە مەسلەی حکوومەت و دارایی گشتی و ئەوانێمە شەریکات کۆمپانیامان هەیە کەرتی تایبەتمان هەیە و بەرهێنی ناوخۆیی بیانیمان هەیە ئەمە زۆر گرنگە ئەمە ئێستا کۆمپانیایەکە لە کۆمپانیایەکی ئەڵمانیا ئیتالیا بریتانیایەت ئێوە لە کوردستان لە عێراق و بەرهێنان بکە تا ئێستا داتای وردی لە بەردەست نەبووە ئەم کۆمەڵگەیە قەبارەی خێزان تایە چەنە ئاستی بژێویان چەنە خەڵک لە کام ناوچان نیشتە جێبێ ئەمە ئەتوانێت ئەومان بۆ دەکاتیارەکان وا داڕێژناون ئەمە تجێت تا دەستکرد خۆی دەتوانرا دەوڵەمەندتر بکرێ بەڵام تا ئێستا ئەمەی کە هەیە ئەم پرسیارانی کە هەیە تا ڕادەیەک توانێتی زۆربەی ئەو داتایانی کە پێویستن بتوانێت کۆ بکرێتەوە یەکێک لە کێشەکانی وەبەرهێنەرە بیانەکان ئەوانە بوو کە داتایەکی ئەوە ڕیلایبڵ نەبوواتە بتوانێت پشتی پێ ببەسرێەوە زۆربەی داتاکان داتایەکی تەخمینی بوون بەڵام ئەم سەرژمێریە وا دەکات داتایەکی بتوانێت پشتی پێ ببەسرێ ڕیلایبڵ بێەوە کۆمپانیەکان بتوانن پشتی پێ ببەسن بۆیان دەست دەکەێت بۆ نمونە زۆربەی کۆمپانیەکان کە یەنە بۆ یەنە عێراق و هەرێمی کوردستانەوە دەیانەوێت یەکەم ڕێژەی بێکاری بزانن لە هەرێمی کوردستان عێراق دەیانەوێت قەبارەی خێزان بزانن دەیانەوێت ئاسی پێویستیەکانی خێزان بزانن کارامەی هێزی کار بزانن ئایا ڕێژەی خوێندەواری لە هەرێمی کوردستاندا چەندە لە عێراقدا چەندە ئەمانە کۆمەڵێک داتان کە سوودی دەبێت بۆ زۆربەی کۆمپانیەکان جاو کۆمپانیانە ئەگەر بیانەوێت بنکەیەک لێرە دابنێن و هێزی کاری ناخۆ بخەنەگەر چونکە لە تەنانەت لە سەرژمێرەکەیە پرسیاری ئەوەی تەیە کە ئایا چەندێکی دەرچووی زانکۆی هەیە چەندیان هەڵگری شەهاداتی عولیان ئەمانە گرنگم بۆ کۆمپانیا بیانەکان یاخود ئەگەر کۆمپانیەکە بێشتومەک و کاڵای خۆی لە نێو عێراق و هەرێمی کوردستاندا ساقاتەوە دەیە بزانێ ئایا ئەو خەڵکە و تەونە کۆمەڵایەتی کە هەیە ئەو دانیشتوانی کە عێراق هەیە ئەو دانیشتوانە خوازیارن واتە کڕیاری ئەو کاڵایان یاخود نا بۆ نمونە ڕێژەی تەنان ڕێژەی ژن بەرامبەر بە پیا و کاڵا و کاڵانی کە ژنان خواستیان لەسەرەتی پیاوان خواستیان لەسەرەتی ئەمانە گرنگن بۆ ئێمە گەر لەم ڤیۆی خۆمانەوە سیرکەین یەک دنیا باڵەخانەی شقەویەکەی نیشتە جێبوو نەبینین بەشێک لەمانە چۆڵن و چەندین پرۆژەی تریژەن کە هێشتا تەواو نەبوون لە توێژنەوەکە لەم سەرژمێریەکەیە دەرەکەوێت بۆ من لە سەدا 20 یەکە تەواوبووەکانی نیشتەجێبوون بەتاڵن کەسیان تیان ناژی ئەگەر تۆ خاوەنی کۆمپانیایەکی وەبەرهێنانی دایەتەوێت بێ لەرەوە بەرهێنان بکەیت کەرتی خانوبەر هەڵە بژێریت ئەمە ناوچە بۆ ناوچە جیازی هەیە بۆ نمونە ئینسان لە هەرێمی کوردستانە ئەوەی کە بینن بوومێک هەیە واتە تەقینەوەیەک هەیە لە کەرتی خانوبەرە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک بڵێم پرۆژەی بنیاددانی خانوبەری تیادایە لەوانەیە ژماری دانیشتوانی ئەم پارێزگایانە بە بەراورد بەو ئیسtisماری کە کراوە بەرهێنانی کە کراوە لە کەرتی خانوبەرایە جیازێکی زۆرە بێ واتە ڕێژەی ژماری دانیشتوان کەم بێ بەڵام ئەو یەکانی کە دروست کراوە زۆرە بێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکانە ئاماژەکەرێکە ئیندیکیتەرێکە بۆ ئەو کۆمپانیانی کە دەیانەوێت ئیسtisمارکردن بڵێن ئەم کەرتە لەم ناوچەیە سەرکەوتو نابێت بەڵام لەوانەیە بۆ ناوچەیەکی وەکو تکریت پارێزگایەکی وەکو تکریت پارێزگایەکی وەکو مۆسڵ پارێزگایەکی وەکو ئەنبار ئەمانە سەرکەوتو بێت چونکە لەوانەیە ڕێژەی کرێکی لەوێ زۆرتر بێت یەکێ لە پرسیارەکانەوەی ئایا ئەم کەسە لە خانووی کریایە یاخود خاوەنی خانووە یاخود خاوەنی خۆشیەکە گفتووەیەکی زۆر بەسوودمان کرد دکتۆر دەست خۆش بێ